السلام عليكم. وعليكم السلام بخير. وعليكم السلام. دفرم دي. السلام عليكم. عليكم السلام بخير بكل خو. وعليكم السلام. دفرم دي. بخير بخير. فرم مار ماري قوت أنا يا الله. فرم. يا الله. يا أخو بخير بير. عافيتك يا ربي مامولي. يا أخو بخير بير. فرم. ورا كاك محسن ورا ومار ماري قوت أنا ورا. يا الله. يا الله. فرم. ورا بابا ورا. دور مراكب ورا. يا الله. دانش. يا الله. يا خو بخير. سلامت يا ربي. ناوبانگی مامۆلیم بیست بوو شتی سەر سوورهێنەریان لێ دەگێڕایەوە جارێکیان دایکم گێڕایەوە دەیگوت مامۆلی ئاوی بە شەڕێکی خوێناویدا کرد کە 4 ساڵ بوو 2 هۆز شەڕیان بوو چەندین کەسیان لە یەکتر کوشت بوو بەڵام بە یەک دانیشتن حەلی کرد بە هەر حاڵ چوینە ماڵی مامۆلی باوکم پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشی لە مامۆلی کرد مامۆلی ئەتۆ پیاوەکی نازداری هۆزەکەمانی بەڕاستی جێگای ڕێز و تەقدیری پرسیارێکی شەخسیم هەبوو مامەستا دەفەرموو کوڕی خۆم برێ باش هەتا ئێستا ئەتوو کۆژن نەینایتەوە دەرێن ماری بێژن وەکو دۆی ئاو لێبڕایە کاک مۆسیم ئەتۆ بەڕاستە ئەمن لە پاش سەبیحەی و دڵم لێ ژنەچکە بینەوە سەبیحەی من ژنەکی عاقڵ بوو تێگەیشتوو بوو ئەو لە ژیانی ژن و مێرداتی زۆر شارەزا بوو ماشەڵڵا ماشەڵڵا ئەو هەمیشە دەیگوت ژن و مێرد دەبی لە نێوان خۆیاندا بەخشن دەبن لێبور دەبن ئاکە ڕەحمەت لە بابەت هەمیشە بەبەردەوام دەیگوت هەر کاتێک یەکەچیان تووڕە بوو ئەویت کە نابی تووڕەبی ئەو دەبی دام بە خۆی دابگری ڕاستەکەی لۆیە هەموو جارێ کە من لە سەبیحەی تووڕە دەبووم سەبیحە نوقەی لێوە نەدەهات لە دوایەش خۆ من ئاسن نییە هێ وردە بوومەوە لە چوومەوە کنی و دوو قسەی خۆشم لەگەر دەکرد و ئاش دەبووینەوە دەبینی ئەگەر ڕێز لە خۆت بگری ئەی بەرامبریشت ڕێز لێ دەگریتن ڕاستە کاک موحسین بەڵێ حەت جارەکیش کە لە ئیشی دەگەڕامەوە زۆر هیلاک و ماندی بووم بەرهانێکی نوێیە کە دەهات بۆ ماڵێ سەبیحە لە دوورەوە بە ڕوەکی خۆش بە پێکەنینەوە بەرەو پیرم دەهات هەرچی ماندی بوو لە بیرم دەچەوە هەر زوو شتەکانی دەستنی وەردەگرەوانی لە بازار لەگەر خۆم کڕی بوو 100 جاران بە خێراتنی دەکردم لەگەڵ پیاوەکە یاخۆ بە خێر بێەوە ماڵەکەت ڕۆ ناکردەوە ماشەڵڵا هەمیش لە ژیانی خۆم بە بیرم نایە بە خراپە باسی برایەکان و خوشکەکان و داچک و بابی بکەم ئەلحەقی ئەویش هەروە بوو قەت بە خراپە باسی داک و بابی نەدەکرد جلێکچن الحەمدوللا هەر جارێکیش سەبیحە خواردنەکی لۆ بکرد بام ئەگەر سوور بە ئەگەر بێخیێ بە یانیش ئەگەر لە کاتی سۆرکردنەوەی بوستا بە خۆ دنیا کاو نەدەبوو قەت لێی تۆڕە نەدەبووم کچەکە قەت هاوارم بەسەردا نەدەکرد ئاک ڕەحمەت لە بابەت دەم گوت با بە ئەو ئینسانە لە بیر دەکا ئەوەی دەکا وەرە هەر ئەوەن دەژنا بەخوای لە بۆ ئیشی کاری ماڵەوە کورە لۆ ئیش و کاری تایبەتی خۆشم ڕاپرسم پێ دەکرد سەبیحەی من زۆر زیرە بوو ئەما زۆر شت لە یەکتری فێر بوون